محەممەد چۆنی؟ ئەلۆ باشی کاک محەممەد کات هەیەک دوو پرسیارمان هەیە؟ بەڵێ بەڵێ گوێم لێتە کاک محەممەد گوێم لێتە. کاک محەممەد من کەسێکم لە سویددا دەنیشم، چالاکوانم، ڕۆژنامە نووسشم. وەڵا دەمەوێت بزانم یعنی چۆن توانیتان ئاوا مەدحوو سەنای قاسم سلێمانی بکەن کە ئەگەر قاسم سلێمانی کەندەهاریکاری باشووری کردووی بەڵام بۆ خۆت دەزانی عەلی حەسەن مەجیدی ڕۆژهەڵاتە. یعنی ئێوە هەست پێ دەکەن ئەو لێدوان و یادکردنەوانە هەستی دەیان ملیۆن کورد بریندار دەکات یان بەس خۆتان دەبینن. یعنی پرسیارەکە ئێمە ینی ئێوە کە جمو جۆڵک دەکەن بەداخەوە قەپاتی کردە ترسان بەداخەوە ئەو ئەسلوبیانە دەترسان. دەزانم ئیتلاعات هەما سزات دەدا داوە شەیزەلام بەو هەیکەلە گەورەوە باشە هەستی دەیان ملیۆن کورد بریندار دەکەن لایەن زۆر ئاساییە. سڵاو ڕێز کاکە تو بەرپرسیەکەمی دەڤەری سۆزی بەڕاستی شەرم بوو توێنێ ئەو یادەی قاسم سلێمانی تا کردو ڕەنگی برێ ئەمە ئەوەی نا دیبلۆماسیەت دەکەن ئەو دیبلۆماسیەت نییە، ئەو بێڕەوشتی سیاسیە. کەس هەیە جەلا دەچینێتەوەکەی خۆی کە قەتل و عامی هەزاران کوردی ڕۆژهەڵاتی کردیە، یەکێک لە ڕەمزە گەورەکانی سیمبولەکانی وڵاتێکی داگیرکەر بێتن بکاتە قائیدێکی گەورە. ئەگەر بڵێن هاریکاری ئێمەی کردی و لەگەڵ ئێمە باش بوو ئەخۆ سەددام و حزبی باسیش لەگەر دیموکراتی کۆمەڵە باش بوو، چەکی داینە یارمەتی داینێ دیفاعی لێکردینە لەگەر پەکەکەی باش بوونە کەمپی ئەتروشی لۆ کردینەوە ئەوی کە حکوومەتی هەرێم دەری کردنە دەرێ لە مەخموری لۆی کردنەوە سەددام لۆی کردنەوە. ئێوە دەزان هەر ئەنگۆ دەتانن دەزان ئەوە ینی پەیوەندی بکەن. باشە هەموو هێزەکانی هەر سێ پاشەکەیت کە وەچی ئێوە علاقاتیان ئەگە داگیرکەران هەیە بەس قەت وەچی ئێوە ئەوها بەبێ ڕەوشتانە نایکەن. قەت دیوتانە ڕۆژێک لە ڕۆژان مەدحوو سەنای حزبی بەعس بکەن، قەت دیوتانە ڕۆژێک لە ڕۆژان بە پێش سوپای داگیرکەر بکەون یارمەتی بدەن. باشە ئێستا کە ئەگەر ئەوانە یادی عەلی حەسەن مەجید بکەنەوە ئێوە چیان پێ دەڵێ؟ پێتان ئەوەیە ینی لۆ قسێک مراعاتی هەستی نەک ئەوان ئەو هەموو خەڵکەش ناکەن. سلێمانی لەوەندە قێزەوە نەکەن. یعنی قاسم سلێمانی لە بۆ تو دیفاعی لە دووکردە لەگە بابت بینی خۆش بۆ بەڵام ملیۆنان کوردی ئاوارە و دەربەدەر و زوڵم لێ دەکات لە ڕۆژهەڵاتی نیشتیمان 6 وڵاتی تەفت و ناکردیە. ئەخر دیبلۆماسیەتی شەوەی خۆی هەدەپەش بەچینگۆ لە پەرلەمانە شاری لە دەستدا خۆسەرەی دیموکراتیش ڕۆژ ئاوا وەچینگۆ حکوومەتی هەیە لۆ ئەو کارە قێزەوە نانە ناکە ئەوەی ئەنگۆ دەیکەن. یعنی ئێوە نەدی و بدین هەر ڕۆژێک هەردەستن قاسم سلێمانیە ڕۆژێک خومێنیە مەتە دەکەن کاچی من قسەک ئەتو وەڵڵاهی ئەنگۆ پێویستان بەوەیە مامۆستاتان هەبی ڕاوێژکارتان هەبی وە قسەک هەردوو خۆدۆ بیسبێت تف لە گۆرتان دەکرێت لە گۆرتان لە گۆر دەردەهێنرێن لەو هەموو خیانەتە. ئێستا 10 ملیۆن کوردی ڕۆژ کورتان دوێنێ هەست برین.